ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەنامەی لێکدانەوە هەڵوێز لە قسمەتەوەی خۆشەویستم چەند بابەتێکمان ئامادەیە وەگەمیشە بۆی ئازیزی خوێنەوە هیوادارم بابەتەکان جێگەی ڕەزامەندیتان بێ و کاتان هەبێت تاوکو کۆتایی بەنامەکە لەگەڵمانە بن. بابەت یەکەمان بەناونیشانی نەشەڕ نائاشتی هاوکێشەیەکن دژ بە یەک نین. نووسێنی ڕەنجدەر لە جیهانی ئەمڕۆ و لەژێر حاکمیەتی دەسەڵاتی زلهێزەکاندا یەک بڕیاری هەڵە دەکرێت هاوسەنگی تەواوی سیستەمی نێودەوڵەتی بگۆڕێت. لە ماوەی نزیک بە چەندەی ڕابردووە پەیوەندی سیاسی ئەمریکا و ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران لەسەر سێ بنەمای سەرەکی سوڕاوەتەوە کە بریتین لە بێ متمانەیی، فشار و دانوستان. لە ماوەی هەموو ئەو ساڵانەدا هەر کاتێک یەکلایەن هەستی کردووە کە لە مەیدانی فشار و قەوارە لاواز دەبێت هەوڵی دانوستانی داوە هەر کاتێکیش هەستی کردووە کە دەتوانێت بەهێزی سەربازیان ئابووری دەستکەوتی زیاتر بەدەستبێنێت فشارەکانی زیاتر کردووە. بۆیە ڕای من بۆ جۆرەیە کە نەشەڕ نائاشتی کە دەستەواژێکی بەربڵاوە بۆ ئەم دۆخەیەستا هاوکێشەیەکن کە دژی یەک نین، چونکە دوو ئامرازن بۆ گەیشتن بە هەمان ئامانج. لێرە دەپرسین چۆن دژ بە یەک نییە؟ ئەم دۆخەی نەشەڕ نائاشتی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران لە ماوەی هەموو ئەو ساڵانی حاکمیەتی دەسەڵاتی خۆی بەردەوام سیاسەتی درێژماوەی بەهێزکردنی دەسەڵاتی جیۆپۆلیتیکی و نظامی بووە بۆ گەیشتن بە خەونی زلهێزێکی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا کە لەو پێناوەشدا دەستی لە قوتی خەڵکی ناوە و هەژاری و نەداری و سەرکوتی بڵاو پێکردووە. بێگومان ئەمریکاش بۆمانەوەی وەکو زلهێزی یەکەمی دنیا بەردەوام خەریکی دروستکردنی شەڕ و گرژی و دواتر ڕاگەیاندنی ئاشتی بووە کە بەشێک لە سیاسەتی ئینفینیتیە وڵاتەیە بۆ درێژمەودا. جا لێرەوە دەبینین لە ئێستادا گرەی سەرەکی لە نێوان ئەمریکا و ئێران تەنها پرۆگرامی ناوەکی نییە. بە بۆچوونی من بۆ زۆرێکیش ڕوون بۆتەوە کە زیاتر پرسێکی میدیاییە، بەڵام بۆ گفتوگۆ و پیشاندانی بەشێک لە ویستەکان بەتایبەت لەلایەن ئەمریکاوە دیارە چوار بابەتی سەرەکی لەسەر مێزی ناکۆچیەکانن. داهاتووی پرۆگرامی ناوەکی ئێران، دۆخی بەڕێوەبردنی گەروی هۆرمەز، هێزە هاوپەیمانەکانی ئێران لە ناوچەکە و بەڕێوەچوونی گەمار و ئابوووریەکان. هەر لایەنێک دەیەوێت لەسەر ئەو چوار خاڵە بەرهەمی استراتیژی گرنگ بەدەست بهێنێت. بۆیە گەرچی دانوستانیش بە شێوەی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ هەبێت، جیاوازی بنەڕەتی هێشتا ماوە کە تا ئەم لەحزەیەش بەدینە هاتوو هیچ لایەنێک نەرمی نەنوانوە. لە ناوخۆی ئێران بەتایبەت دوای کوژانی عەلی خامنەیی و زۆرێک لە بەرپرسە باڵاکان دەگوترا و دەگوترێت کە گوایە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی حاکمیەت پەکی نەکەوتەوە و ڕژێم لەسەر پێی خۆی ماوە، بەڵام ڕەنگە ئەوە لێکدانەوەیکی ڕووکارانە و سادە بێت، چونکە لە ناخی قوڵی دەسەڵات داری ئێران و سیاسەتی ئەم ماوەی ئەو ڕژێمە کاتێک بڕوانین دەبینین سیاسەتێکی پەشۆکا و بەرەو پێشتووە کە لایەنەکانی بەڕێوەبەرایەتی لە ئێستادا زۆر بە قوڵی جیاوازی سیاسیان لە بڕیاردانەدا بۆ دروست بووەوە. ڕەنگە موجتەباش بەڕێبەری یەکەم دانرابێت، بەڵام فرەکوێخایی تازە وەکو نەخۆشیێکی کوشەندە و کوژەر باڵی بەسەرداگرتووە. هەر بۆیە هەموو دەنگەکان یەک نین. باشێک لە بەرپرسان پێیان وایە پێویستە دانوستان بکرێت بۆ کەمکردنەوەی فشارە ئابوووریەکان و کۆتایی ئەو دۆخە کە ڕەنگە دەری نەبڕن، بەڵام ئامادەی هەموو سازشێکن. لەولاتر بەشێکی کە ناویان بە تونڕەوان دەرکردووە لە ناو دامەزراوە ئاسایشی و سەربازیەکان و سوپای پاسداران جەخت لەسەرەوە دەکەنەوە کە فشار و بەکارهێنانی هێز دەبێت بەردەوام بێت بۆ ئەوەی دەستی ئێران لە دانوستاندا بەهێز بێت. جیاوازیەکان ئاشکرا دیارن، بەڵام هەندێکیش لە شیکەرەوان دەڵێن جیاوازی و ناکۆکیە ناوخۆیەکانی ئێران زیاتر لەسەر شێوازی گەیشتن بە ئامانجە، نەک لەسەر خودی ئامانجەکەن. ئەوەی وای کردووە هەندێک جار لە ماوەیەکی کورد مەودادا لە قسەی دانوستان بگوازرێنەوە بۆ هەراوهوریای شەڕ، ئەوەیە کە هەردوو لایەن هەوڵ دەدەن پێش هەر قۆناغێکی دانوستان لە مەیداندا دەستیان بەهێزتر بکەن. بەم شێوەیە هێرشەکان هەمیشە بە مانای کۆتایی دانوستان نین، هەروەک دانوستانیش بە مانای کۆتایی ململانێ نییە. لە ئەمریکاش بڕیار بەدەستان لە نێوان دوو هەڵبژاردە دابەش بوون. یەکەم لەلایەن بڵین لایەنێک پێی وایە کە فشارە سەربازی و گەمارۆکان دەبێت بەردەوام بن تا ئێران ناچار بە پاشەکشە بکرێت، و لایەنێکی تر پێیان وایە کە شەڕێکی درێژخایەن تێشووی سەربازی و ئابووری و سیاسی زۆری هەیە و دەبێت ڕێگایەکی دیبلۆماسی بۆ کەمکردنەوەی مەترسیەکان بەکاربێت. هەروەها لە ئێرانیش هەمان ململانی بیرکردنەوە هەیە، بەڵام هەردوو لایەن لەسەر ئەوە هاوڕان کە نابێت لە دانوستان بەبێت دەستکەوتی استراتیژی پاشەکشە بکەن. بە پێی ڕاپرسەیەکی نوێ لە ئەمریکا ڕێژەی دەنگی پشتگیری لە شەڕی ئەمریکا دژی ئێران لە تازەترین ئامار 11% بەرزتر بووەتەوە. لە 122 خەڵکی ئەمریکا لە مانگی 6 بڕۆیان بە بەردەوامیدان بە جەنگەکە هەبووە، کەچی لە دوایین ڕاپرسی کەناڵی CBS ئاماری مانگی 7 لە 133 کە لەگەڵ ئەوەدان جەنگ بەردەوام بێ هەتا ڕژێمی ئێران خۆی بەدەستەوە دەدات و دان بە شکستی خۆی دادەنێت.
لە نێو ئێرانیش لایەنی تونڕەوان باڵادەستن و خوازیاری شەڕن بۆیە وای دەبینم دۆخی نەشڕنە ئاشتی هێزی شەڕی باڵاترە کە زۆرێک ناتوانن لێکدانەوەی ئەم دۆخە بەڕوونی بکەن کە چەند توول ئەکێشێت لە لێکدانەوەی زۆرێک لە دامەزراونی و دەوڵەتیەکانیش دەوترێت پەیوەندی واشنگتۆن و تاران گەیشتوتە قۆناغێک کە ناویان لێناوە تەڵکفی واتە هەمان کات دانوستان و ڕوبەڕووبوونەوە ئەم شێوازە دەتوانێت بۆ مانگها یان تەنانەت ساڵانیش بەردەوام بێت چونکە تا ئێستا هیچ لایەنێک ئامادە نیە لەسەر بابەتە بنەڕەتیەکان وەکو هورمز پرۆگرامی ناوکیوە گۆمەرەوەکان سازشێکی گەورە بکات لەم دۆخە کێ هەیە پێشبینی کۆتاییەکی خێرا بکات. عێراق لە 4 ڕیانی نادیاردا. دکتۆر قوتبیە فازڵ ئەم بابەتی ئامادەکردو بەم جۆرە دەست پێ دەکات. ئەو جەنگی ئێستا لە ناوچەکەدا دەگوزارێت جەنگی ئێران، ئیسرائیل، ئەمریکا وڵاتانی کەندا و سەرڕای درێژە دانەکەی وە لە سەرخۆی جەنگەکەش ڕۆژ بە ڕۆژ بەرەو فراوانبوون هەنگاو دەنێت و ڕۆژانە گروپ و لایەنی نوێ دێنە نەو جەنگەکەوە. دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا حوسیەکان بەر شاڵاوی جەنگەکە کەوتن و ئەوانیش بە دژە هێرش وەڵامیان هەبوو کەوتنە نێو ئەو جەنگەوە و هەرچەندە لە پێش ئاگربەستی ئێران و ئەمریکا چەند جارێک هێرشیان بۆ سەر ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەمریکا هەبوو. پێش چەند ڕۆژێک هێزەکانی سعودیا بە هەماهەنگی هێزەکانی ئەمریکا چەندین پێگەی هەشتی شعبیان لە عێراق بردومان کرد کە تێیدا دەیان کوژا و برینداری لێکەوتەوە سەرڕای خاپۆرکردنی بنکە و بارەگەکانی هەشتی شعبی لەو شوێنانە بەمەش توڕەی لایەنە شیعەکانی عێراقی زیاتر جوڵاند و لایەنگەری بەشێکیانی بۆ چوونە نێو جەنگەکە بە ئاشکرا دەرخست. ئەوەی لێرەدا جێی سەرنجە و پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت عێراق. لە دوای هەموو ئەو پەرسەندنانە هەڵوێستی فەرمی عێراق چی دەبێت؟ ئایا بەبێ لایەنی دەمێنێتەوە یاخود دەبێتە بەشێک لە هاوکێشەی جەنگەکە؟ عێراق ئێستا لە 4 ڕیانێکی نادیاردایە و خۆی دەبینێتەوە کە دەتوانێت لە چەند خاڵێکی کووردا کورتی بکەینەوە. یەکەمیان عێراق خاوەنی سەروەری تەواو نییە لە بڕیاردان لە نێوان لایەنەکانی جەنگەکەتا تاوەکو ئێستاش بە تەواوی خۆی یەکلایی نەکردێتەوە هەرچەندە بە فەرمی بێلایەنی هەڵبژاردووە. خاڵی دووەم عێراق سەروەری و دەسەڵاتی بەسەر ئاسمانی وڵاتدا نییە و ناتوانێت بەرگری لە ئاسمانی خۆی بکات ئەمە ژوای کردووە هەموو لایەنەکانی جەنگ ئاسمانی عێراق بەکاربهێنن بێوەی پرسوڕە یان ڕێکەوتن لەگەڵ عێراقیشدا بکەن. خاڵی سێم میلیشیا عێراقیەکان کە وەلائیان بۆ کۆماری ئیسلامی هەیە و بە ئاشکرا و بێ شاردنەوە لایەنگیری خۆیان بۆ کۆماری ئیسلامی ئێران دەردەبڕن کە ئەمەش خاڵێکی تری لاوازی ناوەندی بڕیارە لە عێراقدا. خاڵی چوارەم لاوازی ئابووری عێراق و داخستنی گەورەترین سەرچاوەی ئابووری عێراق کە نەوتە و زۆربەی نەوتی فرۆشیاری عێراقیش لە ڕێگەی گەروی هورمزەوەی کە ئێستا ئەو سەرچاوی داهاتی عێراقیش لە خاڵی سفر نزیک بۆتەوە. هۆکارێکی تری بێت دەسەڵات بوونی عێراق و ئەو هۆکارەیە کە لە بڕیاردانی ڕاستەوخۆ بۆ لایەنگری یان بێلایەنی جەنگەکەیە. خاڵی پێنجەم ناکۆکی و فرەنەتەوەی و فرەئاینی و مەزهەبی نێو عێراق و لایەنگری هەریەکە لە گروپە لایەنەکانی ناو حکوومەتی عێراقیش خاڵێکی تری لاوازی ناوەندی بڕیار لە عێراقدا. ئەبانە و دەیان هۆکاری تر عێراقی لە 4 ڕیانێکی نادیاردا هێشتوێتەوە و سەرنجام هەموو پرۆسەی سیاسی عێراقی بە مۆڵەقی هێشتوێتەوە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی لە ئێستادا کێ بڕیار بەدەستە لە ئێران. شەریف عەلیەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. پرسیار کراوە دکتۆر کەس هێندەی تۆ لەم پرسەدا ورد نییە بە بۆچوونی تۆ کێ لە ئێران بڕیار دەدات و ئێران بەڕێوە دەبات مجتەبە یان پزیشکیان؟ وەڵام بەڕێزان تێفکرینی هیچ کەسێک بەهی منیشەوە بە 100 وەرمەگرن چونکە دەگونجێ هەڵسەنگاندنی من و هەر توێژەرێکی تر دروستی و نادروستی تێدا بێت. بۆیە هەمیشە بە بیرکردنەوەی ڕەخنەی تێفکرینی من و هەر بەڕێزێکی تر هەڵسەنگێن. سەبارەت بە پرسیارەکەتان بە تێفکرینی من لە ئێستادا نە مجتەبە و نە پزیشکیان ئێران بەڕێوە ناپن. واتە لەم ڕۆوە بۆچوونی من پێچەوانی میدیاکان و لێکۆڵەرانی کورد و ناکووردە. بەڵکو پێم وایە لە ئێستادا گروپێکی دیاریکرا و لە جەناڕاڵەکانی سپای پازاران هەموو بڕیارەکان لە ئێران دەدەن. ئەو گروپە یەکەمیان بڕیاری هێرش بۆ سەر وڵاتانی دراوسێ دەدەن. دووەم بڕیاری چۆنیەتی دانوستان و کاتکوشتن بەسەر قالیباف و عێراقچی دەسەپێن. و سێیەم بڕیاری چۆنیەتی حکومڕانی بەسەر پزیشکیان دەسەپێنن. خاڵی چوارەم بڕیاری قاچاقچێتی نەوت و گاز و مادەی هۆشبەرد.
خاڵی پێنجەم بڕیاری کڕینی موشکی ئاسمانی و سیستەمی دژە موشکیان لەگەڵ چینداوە بە بڕی 7 ملیۆن دلار. واتە مەرج نییە پزیشکیان و هەندێکی تر لەگەڵ موشکبارانی وڵاتانی دراوسێ بن، بەڵام فەرمان و بڕیار تەنیا لای ئەو گروپە دیاریکراوەی جەنەڕاڵەکانی سوپای پاسدارانە. ئەو گروپە تەنیا لە ئیسرائیل دەترسن، چونکە دەزانن گەر ئیسرائیل هێرش بکاتە سەر ئێران ڕاستەخۆ بە دوای ئەو جەنەڕاڵانەی سوپای پاسدارانەوە دەبێت کە دەسەڵاتدار و بڕیار بەدەستن. بۆیە ئەم جارە ترسان و هێرشیان نەکردە سەر ئیسرائیل. لە کاتێکدا ئیسرائیل کاتزی وەزیری بەرگری ئیسرائیل بە فەرمی ڕایگەاندەبوو کە فڕۆکە جەنگەکانی ئەمریکا لە ئیسرائیلەوە هەڵدەستن بۆ هێرشکردنە سەر ئێران. لە بەرامبەریشدا ئێران ناوێرێت بەکردەوە بچووکترین کاردانەوە دژ بە ئیسرائیل ئەنجام بدات. ئیترەوە بەڕێزانەی لە سیاسەت و تاکتیک و استراتیژ تێدەگەن دەزانن کە ڕژێمی ئێران چەندێک لە کردەوە لە چاو 4 مانگ پێش ئێستا پاشەکشەی کردووە. ڕژێمی ئێران هەمیشە لەسەر پێ بووە بۆ ڕەشەکوژکردنی کۆڵبەرانی کورد. ژنانێک پەرچەمیان بەدەرەوە بووە. عەرەب و بەلوچە سونیەکانی ئەهواز و بەلوچستان بەردەوام بۆمبارانی ژن و منداڵانی پەنابەری کوردی خۆرهەڵات، کەچی لە کردەوەدا کەوتوتە سەر چۆک بۆ ئیسرائیلیە کە لەوێشەوە هێرش دەکرێتە سەر ئێران و وەکو تەحەداش بە بەرچاوی هەموو جیهانەوە بە فەرمیش کاربەدەستانی ئیسرائیل ڕاشی دەگەێنن. ئەو ڕژێمی ئێرانەیە کە ساڵانێک دەڵێن زلهێسترینی خۆرهەڵاتی ناوەڕاستە و گوایە بە زلهێسترینیش دەمێنێتەوە، کەچی موشتەبا و ئەم گروپە لە جەنەڕاڵەکانی پاسداران لە ژێر زەمینیشدا ناتوانن خۆیان دەربخەن. ئەمە بۆ مانایە نییە کە ئیسرائیل دەوڵەت بۆ کورد دروست دەکات، بەڵکو بۆ واتایە ڕژێمی ئێران و باقی داگیرکەرانی کوردستان ترسنۆکانە تەنیا بۆ ڕەشەکوشکردنی کورد بە تایبەت کۆڵبەرانی کورد لەسەر پێن، نەک بۆ ئیسرائیل کە سەرکردەکانی ئێران لە ناو تاران دەکاتە ئامانج. وەڵامی ئەو پرسیارەم کەمێک بە جیاواز زانی، بۆیە وەکو کورتە بابەتێک بەڵاوم کردەوە. نەریت بۆ ژن ژانە، ڕەنگین مەلا سەمەد ئەم بابەتەی ئامادە کردووە. بۆ منێکی ژن دژی نەریتێک نەوەستم کە چەندین مافی لێ داگیر کردوم. نابێت کوێرانە نەریت پەیڕەو بکرێت بێ پرسیارکردن لە کۆتوبەندەکانی. نابێت دوای تەڵەیەک بکەوین کە لە ڕووە معریفیەکەیەوە قەتیسمانەکات. نەریت بۆ منێکی ژن داتاشراوە یان ڕەگەزی بەرامبەریش دەگرێتەوە. نەریت پاساوە بۆ پەیڕەوکردنی ڕابردوویەکی تاڵ یان کوشتنی داهێنان و نوێگەریە. ژن هەموو کات قوربانی نەریت و عورف و عادەتەکان بووە، بە بیانی وشەی عەیبە. هەموو زانست و جوانیەکانیان لە باڵای داماڵیوە و نوقمی حەسرەتێکی بێکۆتاییان کردووە. نەیان هێشتووە چاوی ببڕێتە ئاسۆیەکی ڕوون، هەمیشە چاویان بۆ دواوە ڕاهێناوە. نادەتپەروەری و پێشێلکردنی مافەکانیان کردووەتە ئامانجێکی بەردەوام بۆ سەرکوتکردن و گرەیەکی ئاڵۆزی دەرونی. بۆ جۆرەی ژن هەمیشە خۆی پێکەم بێ و چاو لە دەست و چاوەڕوان بێ بۆ پێدانی میهرەیەکی پڕ لە بەرژەوەندی. ئەم جۆرە ڕادەستبوونەی تاک بە عورف و عادەتەوە گەمژەیە. نابێت مرۆڤ کوێرانە ڕێگا بگرێتە بەر تەوێڵی پڕ لە هیوای بەنەزانی بپۆشێ پێویستمان بە هۆشیاری و بێوەریە. بەڕاماڵینی تۆزێ و تۆزی سەرنەریتە لە قاڵب دراوەکان. عەقڵ و لۆژیک پێویستیان بە خستنەکارە بۆ بەرپاکردنی شۆڕش دژی نەریتە کوێر و کەڕەکان. مرۆڤی ژیر هەمڕێز لە عورفێک دەگرێت کە لە ڕابردوودا باو بووە و باپیرانی پەیڕەویان کردووە، هەم بەهاو پێوانە بۆ هەڵسەنگاندنی عورفە لە قاڵدراوەکان دادەنێت و ناهێڵێت عەقڵ تووشی پەکەوتن بێ و پاشکۆی هەڵبژێرێ. بۆ دەربازبوون لە نەریت و پەیڕەوکردنی لە کۆمەڵگا پێویستمان بەم دەستەواژانە دەبێت. من هەم، تۆ هەیت، ئەو هەیە، ئێمە هەین، بیر دەکەینەوە، بڕیار دەدەین، جیاواز دەڵێین و جیاوازیش بیر دەکەینەوە. یەکدی بە جیاوازیەکانیەوە قوبوڵ دەکەین. ئەمەیە فریاد ڕەسی ئەو دەردە کوشندەیی کە دەمێکە زۆر بەمانی گەمژە کردووە و ناشتوانین لی دەرباز ببین. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینا کۆتایی بەنامەی لێکدان و هەڵوێستی ئەم ڕۆژ. هیوادارم بابەتەکان جێگای ڕەزامەندی ئێوە بێوە. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان هەبوون.